بەناوی خوای گەورە و میهرەبان بە بۆنەی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە گشت موسڵمانانی جیهانەکەین لەم کورتە ڤیدۆیەدا باسێکی نەخۆشیەکانی سنگ و بۆریەکانی هەواکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە بتوانن بە شێوەیەکی تەندروست بەڕۆژوو بن. نەخۆشیەکانی سنگ و بۆریەکانی هەوا بە شێوەیەکی گشتیەکەین بە دوو کۆمەڵەوە. کۆمەڵی نەخۆشیە کورخایانەکان وەتا ئەو نەخۆشیانەی لە چەند ڕۆژێک زیاتر ناخیانن جا ئەم چەند ڕۆژە لە پێش ڕەمەزانەوە کەسەکە تووشی نەخۆشیەکە بوو بێ یا لە ناو ڕەمەزانە توش بێ لە 3 ڕۆژ بۆ 5 ڕۆژ بۆ هەفتەیەک. ئەم نەخۆشیانە بریتین لە هەوکردنی بەشی سەرۆی بۆریەکانی هەوا، هەوکردنی بەشی خواروی بۆریەکانی هەوا کە قەسەبات خۆی لە قەسەبات و لە کەلیمە طوبیەکەی نیمۆنیا ئەبینێتەوە لەگەڵ هەستیاری کورخایەن. ئەم نەخۆشیانە بەڕاستی بە نسبەت هەوکردنی سیەکان و بەشی بۆریەکانی هەوا ئەم کەسانە باشترە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەتایبەت لە چەند ڕۆژی یەکەمە بەڕۆژوو نەبن. واتە لە سەرەتای توشبوون بە نەخۆشیەکە هەتا 3 ڕۆژ هەتا 5 ڕۆژ بە گوێرەی سووکی و قورسی نەخۆشیەکەی باشترە بە ڕۆژوو نەبن. بۆ چونکە کەسەکە پێویستی بەوەیە کە شلەمەنی و ئاو خواردنێکی باشی هەبێ، ئیسراحەتی تەواو بێ لەگەڵ ئەو چارەسانەیان کە لەلایەن پزیشکی پسپۆڕە بۆی دایاندێ کە زۆر جار بە شێوەی شروع بە شێوەی دەرزیە کە ئەمانە خۆی لە خۆیدا ئەبێتە هۆی شکانی ڕۆژوەکە. بۆ جووری دووەمیان کە بریتێ لە هەستیاری یاواتە حساسیت ئەگەر کورخایەن بێت ئەگەر زۆر سووک بێ کەسەکە بە ئاسایی ئەتوانێت بە ڕۆژوو بێ لەگەڵ پابندبوون بەو عیلاجانەی کە لەلایەن پزیشکی پسپۆرەکەی بۆی دایاندێ بە نمونە بەکارهێنانی پەمپەکان بێ یاخود بەکارانی حەپی حساسیت بێ کە ئێواران دوای بەربانکردنەوە بەکاری ئەهێنێ. بەڵام ئەگەر حساسیەتەکە زۆر تونگ بێت و کەسەکە وا بکات دایمەن پشمە و کۆکەی هەبێ ئەمیش باشتر لە چەند ڕۆژی یەکەمە بە ڕۆژوو نەبێ پاشان سەردانی دکتۆریان پەیوەندی بکات بە پزیشکەکەیەوە بۆ چارەسەری پێویست. لە گروپی دووەمیان کە کێشەکە لە گروپی دووەمە دەستپێەکە بریتێ لە نەخۆشیە درێژخایەنەکانی سنگ و بۆریەکانی هەوا کە بە نیەتیان هێناوە یاخود بەنیازن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەڕۆژوو بن. ئەم گروپە خۆی لە نەخۆشیەکانی ڕەبوو ئەبینێتەوە، تەوەسوعی قەسەبات واتە برۆنکیکتیسیس بە ئینگلیزی، یاخود نەخۆشی ئینسیدادی قەسەبات کە بەهۆی جگەرەکێشانەوە دروست دەبێ، یاخود خواانەکردە مەسلەی شێرپەنجەی سیەکان لەگەڵ نەخۆشی سیل تەدەڕون بە ڕیشاڵبوونی سیەکان. ئەمە کۆمەڵی نەخۆشی درێژخایانی سیەکانن کە کەسەکە پێشەوەی بچینە ڕەمەزانەوە چەند ساڵێکیش بێم نەخۆشی لەگەڵا بێ. بۆیە لە پێش ئەوەی کە بچینە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە باشترە ڕاوێژ بە پزیشکێکی بکاتەوە یاخود لە ڕێ ئەم ڤیددیۆیەوە ڕەچاوی ئەم ڕێنمایانە بکە کە پێشکەش بە بیسەران و بینارانی خۆشەویستی ئەەکەین. یەکەم حاڵەت کە بریتە لە نەخۆشیە درێژخایەنەکان ئەوەیە کە کەسەکە ئەبێ نەخۆشیەکەی کۆنتترۆل بێ، واتە لە ڕێی بەکارهێنانی دەرمانەکانەوە نەخۆشیەکەی لەژێر کۆنتترۆلا بێت. لەم حاڵەتەیە کەسەکە ئەتوانێت ڕۆژوو بگرێ بەمەرجێ پابند بێ بە بەکارهێنانی دەرمانەکان جارێکی تر، هەروەها لە نێوان فترەی نێوان بەربانکردنەوە بۆ پاشێ و شلەمەنی و خواردنێکی باش بخوا، هەروەها پارشەوان بە دوور بێ لە خواردنی چەوری سوێر و شیرینی کە بێتە هۆی وشکبوونەوە و زیاتر خەزبوونەوەی بەڵخەمەکەی و زیاتربوونی کۆکەی. خاڵێکی تر ئەوەیە کە بە ئێوەی خۆشەویستی ڕابگەینین پەمپەکان بە گوێرەی ڕای زانانی ئانی بەڕێز نابێتە هۆی شکانی ڕۆژوو. واتە هەموو ئەو پەمپانێک کە بەکارە هێنرێ لە ڕووی شەرعی ئیسلامی پیرۆزەوە ڕێگە دراوە کە نەخۆشەکە بەکاری بێنێ لە ماوەی ڕۆژەکە کەی پێویست بوو نابێتە هۆی شکانی ڕۆژوەکەی. بەڵام ئەو کاریگەری کە پۆمپەکان هەندێک لەوانە جۆرێک لە دەرمان پێڵەن کۆرتیزۆنی تایە ئەمە باشترە هەتا پێش نیوەڕۆ بەکاربێنە، چونکە دوای بەکارهێنانی پۆمپەکە ئەبێ پێویستە کەسەکە غەرغەرەیەک یان قومێک ئاوی لە دەمی وەرباو تفیکاتەوە. بۆیە تا پێش نیوەڕۆ ئەتوانێت ئەو پۆمپانە بەکار بهێنێت کە مەوادی کۆرتیزۆنیان تایە، پاش نیوەڕۆژە تا ئێوارە و تا بەربانگ ئەتوانێت پەمپەشینەکە کە زۆربەی نەخۆشەکان خۆیان ئاگا ئەزانن بەکار بهێنێت. بۆ مەسلەی تەدەڕون سیل ئەم نەخۆشیە بەڕاستی لە سەرەتای دەستنیشانکردنیە دەبێتە هۆی وەزندا بەزاندوو نەمانی ئیشتیها و کۆمەڵی نیشانەی قورسی لەسەر نەخۆشیەکە لەسەر کەسەکە دروست ئەکات. بۆیە بە زەحمەتە ئەو کەسەی کە سەرەتا تووشی تەدەڕون سیەکان ئەبێ بتوانێت بە ڕۆژوو بێ. لانی کەم دوو مانگی یەکەم کە لەسەر عیلاجی تەدەڕونە ناتوانێت کەسەکە بە ڕۆژوو بێ. بەتابێت کە ئەم عیلاجانە عیلاجێکی هەم قورسن هەم بەیانیان لەسەر سکی خاڵی لەسەر خورێنی ئەخورێ کە کەسەکە بەڕۆژی بێ لەوانەیە هۆی بێتە هۆی ئازادانی مائیدەی. خاڵی کۆتایی ئەو بەڕێزانەی کە کۆکەیان هەیە بەهۆی گەڕانەوەی ترشەڵۆکی مائیدە یاخود دڵەکزیێب لە کوردەواری خۆمانە پێڵێن ئەم کەسانە باشتر لە پارشەوانە بە دوور بن لە خواردنی قورس دواتریش ڕاستەخۆ نەخەونەوە بە دوای ناخواردنی پارشەوە تا ئەگەر بکرێت سەعات سەعاتونوێ تا 2 سەعات لە دوای کردنی پارشە و ئەنجا بخەونەوە
پاشانیش بەکارهێنانی ئەو دەرمانانەی کە بۆ مەعیدە بەکارهێندێ کە کۆمەڵە گروپێکی تایبەتن کە لە نێکسیەم و لۆسیک یەکێ لە حەبەکان بخەنە پێش پاشە و تا بتوانێت ئەو لە دڵە کزەیە بە دوور بێت و کۆکێکی وشکی بۆ دروست نەبێ. بە هیوای تەندروستێکی باش و ئیشەڵا ڕەمەزانێکی پڕبەرەکەت بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.